الله أكبر، الله أكبر، الله أكبر. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. داوم لە ذاتی پاکی پەروەردگار ئەم جەژنە بکاتە مای خێر و بەرەکەت و ڕەحمەت و بەزەیی و بەسەر تەواوی موسڵمانانی جیهان و کوردستانە دای ببارێنێ. خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئەم جەژنە بکەرە جەژنی ئارامی، جەژنی ڕەحمەت، جەژنی بەزەیی، جەژنی قبوڵی عیبادەتەکانی ئیمانداران لە مانگی پیرۆزی ڕەمەضانە و خوایەکیان داوات لێ ئەکەین شەڕ و ئاشوب و بەڵاو موسیبەت لە ئوممەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوور بخەرەوە. خۆشەویستانم، جەژن پەیامی زۆر گەورە گەورەی تێیە. دوو لە پەیامە زۆر گەورەکانی یەکەمینیان بریتیە لەو پەیامە عەزیم و گەورەی کە ئەفەرمێ بۆچی تۆ ئەڵڵاهو ئەکبەری زۆر ئەکەی؟ جەژن نیشانەی نەسڕەت و سەرکەوتن و گەورەبوونی ئوممەتی ئیسلامیە. ومێ دەکەم ئەم جەژنە چۆن ئەڵڵاهو ئەکبەر ئەڵێن و خودا گەورەترینە لە زمانەکانمانە، خودا جەل جەلالوهو بێتە گەورەترین لە حوکم و دەسەڵات و لە توانایەتی هێنانەوە و گێڕانەوەی ئەحکامی شەریعەتی ئیسلامی و تەطبیقکردن و جێبەجێکردنی لە سەر تاسەری جیهانی ئیسلامی و لە سەر تاسەری جیهانە بەگشتی. ئەوە پەیامی یەکەمە کە موسڵمانان هەمیشە لە جەژنەکانە دڵیان نوێ ئەبێتەوە بۆ نەسڕەتی ئیسلام، دڵیان نوێ ئەبێتەوە بۆ بەرزبوونەوەی دین و ئیسلام و ئایندەی خواناسی و تاعەت و عەبدایەتی. ومێ دەکەین خوا جەل جەلالوهو لوتفمان لەگەڵاکە و بە چاوی سەری خۆمان ئاڵای شەکاوەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله ببینین، سەرکەوتن و نەسڕەتی ئیمانداران ببینین. پەیامی دووهەم کە جەژن پێمان ئەڵێ پەیامی لێخۆشبوونە لە یەکتر. خودایەک بە کەڕەمی خۆی و عەزەمەتی خۆی لە عەبدەکانی بورا کاتی ئەوەیە عەبدەکان لە یەکتر ببورێن، کاتی ئەوەیە کە عەبدەکان گردنی یەکتر ئازاکەن. گردن ئازادی بەڕێزەکانم بە زمان نییە، بە دڵە. بۆیە زۆر گرنگە ئیمانداران بە دڵ یەکتری ئازادکەن، یەکتری عەفوکەن. هەر کەسێک مافێکی لەسەر تۆ هەیە تەڵەب بکە کە بە دڵ خوایە لەو کەسە خۆش ببە، غیبەتی کردووی، زوڵمی لێ کردووی، تەجاوزی کردو لە حقوقی تۆیە، تۆی ئیماندار ئەبێ زمانێکی تر و ڕۆحێکی ترت هەبێ، ئەبێ عەفوویەکی ترت هەبێ، ئەبێ دڵت خەڵک ئازادکە نەک زمانت. قەت چاوەڕێی ئەوە مەکە کە خودا جەل جەلالوهو عەبدێک لە عەبدەکان عوقوبە بدا لەسەر تۆ. ئێمە کین تا خودا لەسەر ئێمە عەبدەکان عوقوبە بدا؟ ئەبێ هەموومان تەڵەب بکەین و داواکەین خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە. هەر موسڵمانێ هەڵەیەکی کردو بەرامبەرمان لێ خۆش بە عەفوی کە بەزەی بەسەریا ببارێنە. ئەگەر ئێمەش هەڵەیەکمان کردو بەرامبەر بە ئیماندارێ خوایە لە ئیماندارەکە خۆش بۆ لە ئێمەش خۆش بە. ئەمە دڵی ئینسانی ئیماندار و صیفەتی ئینسانی ئیماندارە. داواکەم لە ذاتی پاکی پەروەردگار ئەم جەژنە پیرۆز بگێڕێ بۆ سەر هەر هەموومان، خوا لە گوناهی هەموومان ببورێ. وەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.